جاوە مافی مرۆڤ بوو ئاگاتان لێبێ هەمومان مافمان هەیە و بیشی سەنن و ئێستاش لەگەڵ میوانەکەمانە باز لەواکەین کە مافی مرۆڤ چییە لەگەڵەوەشا دەچینە ناو هەندێ وردەکاری کە من سەردانی فەرمانگەیەکی یاسایی یان فەرمانگەیەکی حکومیم کرد یەکەم هەنگاو لە چۆ دەست پێ بکەم و چۆن مافەکان بپارێزمەوە چۆن مافەکان بەدەست بێنمەوە چۆن ئازادیەکانی خۆم لە دەست نەدەم لەگەڵ زۆر بەڕێز پەیڕۆ یاسین کە مافناس و مافپەروەرە لە شاری کەرکووک و هاوڕێکی دێرینی خۆشمە بیانی باش بیانیت باش زۆر سپاس تەندروستیت بیکەنە زەمانی جامیعە یان تۆزە بیکەنە ڕسمیات تۆزە با بە ڕسمی بێجار زۆر باش دوای کامێرە ئینجایکینەوە باش با بە ڕسمی تر پرسیار زۆر باشە کاک پەیڕۆ بێگومان هەمومان دەزانین لە ژیانی ڕۆژانەماندا زۆر باسی مافی مرۆڤ دەکرێت مافی مرۆڤ چییە؟ بەڵێ مافی مرۆڤ ئەو مافانن یان ئەو جۆرە پێدانانن کە لەلایەن کەسێکەوە بۆ کەسێکی ترەوە بۆ لەلایەن کەسێکەوە بۆ کەسێکی تر پێشێل نەکردنی سنووری کەسی بەرامبەرە یاخود پێدانی چەند حەقێک چەند مافێکە لەلایەن کەسێکەوە بۆ کەسێکی تر یاخود ڕێگە پێدانێکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەمە پێی دەوترێت ماف لە کەسێکەوە یاخود لە کەسێکەوە بۆ شتێک جگەل لە نێوان دوو مرۆڤ کەسێک بۆ ئاژەڵێکیان کەسێک بۆ مۆبایلەکەی خۆی کەسێک بۆ جەستەی خۆی ئەمە پێی دەوترێت پێدانی ماف زۆر باشە زۆر کات دەوترێ ماف دەسەندرێ یاخود تۆ بەبێ بە زۆر بیسەنی یاخود بە زۆرە بێ قسە بکەی هەموو کاتەوە وتراوە ئەگەر بێ دەنگبی لە مافەکانی خۆتا ئەوە ماف دەخورێ ئەمە چۆن وای لێ بکەین کە من داوا یاخود فەرمانبەرێک لە دایرێکە داوای مافی خۆی بکات داوای بابەتە مادێکەی خۆی بکات داوای مۆڵەتەکانی خۆی بکە ئەمانە شەر ماف نین بەڵێ بەدڵنیاییەوە تۆ ئەگەر بین نەستەر باسی دام و دەستگایەک بیکەنە پرسیارەکە بکەینە دوو بەشەوە با بڵێن مۆزەفێکیان فەرمانبەرێک چۆن بتوانێت داوای مافەکانی خۆی بکات ئەمە جیاوازە لەگەڵ ئەوەی کە کەسێک چۆن بتوانێت داوای مافەکانی خۆی بکات لە حکوومەتیان لە دەوڵەت طبعا هەموو فەرمانگەیەک پەیڕەوێکی خۆی هەیە ئەو پەیڕەوە ئەتوانرێت لەلایەن با بڵێن فەرمانبەرێکەوە بخوێندرێتەوە کە خوێندیەوە ئەو کاتە مافەکانی خۆی ئەزانێ و ئەرکەکانی خۆیشی ئەزانێ بۆیە لە کاتی پێشەلکردنی هەر ئەرکێک لەو ئەرکانەیە ئەتوانێت بە داواکاریەک پێشکەشی بەڕێوەبەری بکات بۆ ئەوەی کە بتوانێت ئەو مافەی خۆی بەدەست بێنێت زۆر باشە هاوڵاتی چۆن ئاگداری یاساکان بێ چەندێک گرینگە ئاگداری بێەوە بە تایبەتی لەگەڵەوەشە فەرمانبەر چۆن ئاگداری یاساکانی بۆ بنومونە مۆڵەت بێ بەتایبەتی خانمان مۆڵەتی دایکایەتیانەیە مۆڵەتی بیستویەکیانەیە زۆر مۆڵەتی ترمان هەیە لە بابەتی کە لە بەرزەفتی حکومەتی هەرێم باسی کردو یاساکان و یاسای مۆزەفینە چۆن بە تایبەتی مۆزەف ئاگداری بێ و بە تایبەتی هاوڵاتیش لە هەندێ ئیشوکارە بۆ نمونە هاوڵاتیەکە چێتە تاپۆ نازانێت لە چۆ دەست بە گۆڕانکاری زەوێکە و مڵکایەتێکە بکە چۆن ئەم یاسایانە لە ئێستای تەکنۆلۆژیا و ئایە بڵاو بۆ تۆ دەتوانی بە ئاسانی پێیان بگەیت چۆن بە هاوڵاتیان بڵین ئاگداری ئەم یاسایە بە ئەگەر لەم سنوورە تێپەڕیت ئەوە ئەبێتە کەتن و سزای لەسەر بێ بڵێ پرسیارەکەی جنابتان ئەوەیە چۆن هاوڵاتی بتوانێت مافەکانی خۆی لە دام و دەستگاکاندا بپارێزێ پاراستنی مافەکانی خۆی طبعا لە هەموو دائیرەیەکە لە هەموو فەرمانگەیەکە تابلۆیەک هەیە ئەو تابلۆیە هەموو مافەکانی هاوڵاتیانی تیا دیاری کراوە ئێستا لە فەرمانگەکەی ئێمەیە ئەو مافانە لە ڕێگای شاشەیەکەوە دانراوە بۆ هەموو هاوڵاتیان دەتوانن بخوێنەوە و ڕێکارە یاسایەکانی خۆیان تیا جێبەجێ بکەن و هەموو مافەکانیان تیا پارێزراوە بەدڵنیاییەوە هاوڵاتی ئەبێت بەرچاوڕوون بێ ئەبێت خوێندنەوەی هەبێ ئەبێت هەوڵی خۆڕەشن بیرکردن بدات بۆ ئەوەی کەوا بتوانێت مافەکانی خۆی بپارێزێ هیچ دەوڵەتێک ناتوانێت با بڵێن سزای کۆمەڵە خەڵکێک بدات ئەگەر ڕۆشن بیر بن دڵنیا بن لەوەی کەوا ڕۆشنبیری چەکێکە بۆ خۆپاراستن لە پێشەلکردنی مافەکانی مرۆڤ
طبعا نەتەوەیە گرتووەکان لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا هەوڵی داوە ڕاگەاندراوێک بڵاو بکاتەوە کە ئەم ڕاگەاندراوە بوو بەهۆی ئەوەی دیاریکردنی مافی مرۆڤ سی مادەی دانا بۆ پاراستنی مافی مرۆڤ لە جیهاندا. ئەم سی مادەیە وای کرد کە هاوڵاتی مافەکانی خۆی زیاتر بناسێت و هەوڵیان بۆ بدا بۆ ئەوەی کەوە پێشێل نەکرێن و چەند ڕێکارێکیشی دانا بۆ ئەوەی کەوە ئەم یاسایانە جێبەجێ بکرێت و چەندان دەوڵەت بەسەدان دەوڵەت ئیمزایان لەسەر ئیلتیزامکردنیان بەو مافانە و بەو ڕاگەاندراوە کرد و بۆی ئێستا لە عێراقا لە دەستوری عێراقیە ئەو مافانە مافی مرۆڤ چەسپێنراوە و هەوڵدراوە بەشێک لە ئەو جۆرە مافانە لەناو دەستوری عێراقیە کە لەگەڵ بە بڵێن ئاینی ئیسلامدا دەگونجێت بچەسپێنرێت. زۆر باشە. لە ڕۆژی جیهانی مافی مرۆڤدا زۆر کات باس لەوە دەکرێت بڵاوکراوە بڵاو دەکرێتەوە سیمینار دەکرێت سەبارەت بە هۆشیارکردنەوە یاسایەکانی خەڵک. ئایا لە کەرکووکە بە تایبەتی کێمان هەیە هەڵدەسێ بەو کارە؟ ئایا سندیکایی پارێزەرانە یاخود مافپەروەرانە یاخود دام و دەستگاکان خۆیان ئەچەنی ئەمڕۆ پشوشە بڕوان ناکەم هیچ بڵاوکراوەیەک بکرێەوە نییە، بەڵام چی هەڵدەسێت لە کەرکووکە بە تایبەتی خەریکی ئەو کارە ڕۆشنبیری یاسایانە بێ هاوڵاتیان بەرچاوڕوونیەکی باش بداتە هاوڵاتیان و هەروەها ئەبدەیتێک و نوێکردنەوەیەک بداتە فەرمانبەرەکانی خۆشی. بەڵێ ئێمە لە کەرکووکدا چەندین ڕێکخراو و دەستگا و سەندیکامان هەیە بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ و ڕۆشنبیرکردنی خەڵکی تا بتوانن ئەو ڕۆشنبیری وەربگرن و بتوانن پارێزگاری لە مافەکانی خۆیان بکەن. یەکێک لەو دام و دەستگایانە با بڵێن یەکێک لەو دام و دەستگایانە ڕێکخراوە ناحکومیەکانن. ئەم ڕێکخراوە ناحکومیانە دەورێکی زۆر زۆر گرنگیان هەیە لە پاراستنی مافەکانی مرۆڤ و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری بۆ تاکی عێراقی و لە بەرامبەردا ئێمە فەرمانگەیەکمان هەیە، فەرمانگەی حقوق الئینسانە مافەکانی مرۆڤ کە بنکەیان لە کەرکووک هەیە و سەرۆکی ئەم دەستگایەش سەرۆکی ئەم با بڵێن فەرمانگەیەش کە پێشتر وەزارەت بوو ئێستا کراوە بە هاوشێوەی وەزارەت با بڵێن بەڕێوەبەرایەتێکی سەربەخۆیە کە بەڕێز دکتۆر خالید شوانی سەرۆکێتی سەرۆکی مافەکانی مرۆڤی عێراقا بە هەوڵێکی زۆر زۆر دراوە بۆ پاراستنی مافی مرۆڤ لە سجنەکانە لە گرتوخانەکانە لە دائیرەی چاکسازیەکانە بۆی کە بتواندرێت مافی مرۆڤ لە دەرەوە پارێزراو بێت و لەو شوێنانەی کەوا داخراویشن هەر بە هەمان شێوە پارێزراو بێت. زۆر باشە. بێگومان هاوڵاتی و فەرمانبەری دایرەکانی تریش دەچنە فەرمانگەکانە چۆن یەکەم هەنگاو بابەتە ئیدارێکە دەست پێ بکەن بۆی هەم مافی فەرمانبەرەکە پێشێل نەکەن و هەم بزانێ ماف و کارە ئیدارەکانی خۆشی کە سەردانی و فەرمانگەیاکە چییە. بۆی زۆر کات دەڵێن فڵان دایرە فڵان بەڕێوەبەرایەتی زۆر ئیزدیحامە زۆر قەرەباڵغە لەبەرەوەی هەم ڕێنمایەکی لەوەیە باشیان بڵاو نەکردبێتەوە وەکو بەڕێوەبەرایەتێکە و هاوڵاتێکەش ئاگداری ڕێنمایەکان نەبوو بێ. ئەم چارەسەرە چۆن بکەین؟ بەڵێ بەدڵنیاییەوە یەکێک لە مافە گرنگەکانی هاوڵاتی کە ئەچێت بۆ یەکێک لە دام و دەستگاکانی حکوومەت ئەوەیە کە ئەبێت ئیستیعلاماتی هەبێت، پرسگەی هەبێت. باش پرسگە هەر ناوەکەی بەخۆیەوەیەتی یەکێکە لەو مافانێکەوە هاوڵاتی ئەبێت ئیسرار بکە لەسەر وەرگرتنی، ئەبێت بڵێت بۆ پرسگەتان نییە من لەکوێ پرسیار بکەم. یەکەم مەرحەلە کە داخلی ناو هەر دائیرێکەبی لە پرسگە پرسیار ئەەکەی بەرەو کوێ بچم، کارەکانی من چییە، ئەم جۆرە مامەڵێم هەیە، ئەمە یەکێکە لە مافەکانی هاوڵاتیان کە ئەچنە ناو هەر دام و دەستگایەکی حکومیەوە. لە دوای ئەوەیە دابینکردنی شوێنی با بڵێن کەم ئەندامان، دابینکردنی ڕێڕەوی کەم ئەندامان و
ئاسانکردنی شوێن بۆیان ئاسانکردنی هاتوچۆ بۆیان بۆی بتوانن بە عەرەبانەکانیانەوە بتوانن بگەنە لای هەموو بەشەکانی ئەو دەستگایە یاخود ئەو فەرمانگەیە. ئەمە دوو مافی بچووک بوو کەوا یەکەمیان وەڵامی پرسیارەکەی جەنابتان بوو، دووەمیش ئەبێت هەموو دام و دەستگایەک ڕێڕەوی کەم ئەندامان و نابینایان و هەموو جۆرەکانی بە هەموو با بڵێن کەم ئەندامان بەگشتی بپارێزێت و دیاری بکات. زۆر باشە. باسی خاوەن پێداویستی تایبەتت کرد لە بەڕێوەبەراتیەکانی شاری کەرکووکە چەنێ گرنگی بۆ بابەتە دراوە و چەنێ گرنگە گرنگی پێ بدرێ بۆ بەشێکی تایبەت ناکرێتەوە یاخود بۆی ئەو خاوەن پێداویستی تایبەتە ئەو هەموو ژوورە نەکات بچێتە یەک بەشێکەوە دابنیشێن و ئیش و کارەکەی بۆ بەڕێ بکەن و بگەڕێتەوە شۆنی خۆی. ئایا ئەمە گرنگە؟ بە دڵنیاییەوە وەکو فەرمانگەکەی ئێمە کە فەرمانگەی دادنووسی کەرکووکین ئەو مافەمان پاراستووە سەرەتا ڕێڕەوێکی زۆر زۆر باشمان دروست کردەوە بۆ ئەو هەوڵاتیانێکەوە کەم ئەندامن دەتوانن بە عەرەبانەکانی خۆیانەوە هەتا بەردەم هەموو ژوورەکان بڕۆن. ئەمە یەکەم. دووەم مافی نابینایان بە هەمان شێوە پارێزراوە و وەکو کەم ئەندامان ئێمە تابلۆیەکمان داناوە لە نێوان هەموو پەنجەرەی ژوورەکانە کە هەر کەسێک توانای بەڕێوەبردننی مامەڵەکەی خۆی نییە ئەتوانێت بێت لە ژووری بەڕێوەبەردا بنیشێت و ئێمە خۆمان وەکو فەرمانبەرەکان بەتوانین هەموو کارەکانی بۆ تاوا بکەین و بۆی ئیهێنینەوە. وڵاوە کارێکی باشە لە برەوەیەوە پێشم خۆشە ڕۆژێک سەردانی فەرمانگەکەمان بکەن بۆ بینینی ئەو جۆرە تابلۆیانە کە دامانناوە. دەستان خۆش بێ بێگومان ئەو کارە هەم کارێکی مرۆڤ دۆستانە و مافی مرۆڤەکانی کە خاوەن پێداویستی تایبەتە زیاتر پاراستوتانە. لە ئێستای شاری کەرکووکە چەنێ خەڵکی هۆشیار کراوەتەوە سەبارەت بە هەموو مافەکان و سەبارەت بە هەموو یاساکانیش. بە تایبەتی ئەمە زۆر بەکات لەسەر شەقامین چۆن یاسای هاتوچۆ بپارێزین، چۆن یاسای تەنانەت هاوڵاتیان بپارێزین کە شەقامەکە قەڕەباڵغ نەکا زیادەڕۆیی نەکا لە بەرەوەی کە باسی یاساکەی هەموو بابەتێکە گرێتەوە. لە بابەتە زیادەڕۆیەکانە چەنێ گرینگە کە تۆ زیادەڕۆیەکەی بەڵام سنووری حکوومەت زۆر کات نەبەزێنی یاخۆ سنووری جیران و هاوسێ و دراوسێکەشت نەبەزێنی. بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم بەداخەوە کە پاراستنی مافەکانی مرۆڤ و مافی هیچ شتێک لە وڵاتەیە وەکو خۆی ناپارێزرێ. ڕاستە بەشێک لە مافەکان دابین کراون بەڵام بەشێکی زۆر کەمن. ئەتوانم وەکو ژمارە دیاری بکەین کە لە عێراقدا 130 مافەکانی مرۆڤ دابین کراون و لە 170 پێشەل کراون. ئەگەر هەر سێکتەرێک بگریت لەم وڵاتەیە ئەبینی هەم تۆ مافەکانت خوراون و هەم تۆش مافی خەڵکت خواردووە. بۆ نمونە ئەگەر ببینین لەسەر شەقامەکانە چەندان عەرەبانە و چەندان خەڵکی دەستگێڕ و خەڵکی لەو جۆرە هەن کەوا هاتوونەتە نێو شەقامەکانەوە و ڕێگای لە هاتوچۆی ئۆتۆمبیل گرتووە. لە هەمان کاتدا ئەو کەسێک کە ڕێگاکەی گرتووە مافی خوراوە لەبەر ئەوەی ئەو هیچ مافێکی لە وڵاتەیە نییە، نا موچەیەکی با بڵێن کۆمەڵایەتی هەیە، نا لە شوێنێکدا دامەزرێنراوە، ناچارە شوێنێک بدۆزێتەوە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی کە ئەمەش دەبێتە هۆی پێشەلکردنی مافی خەڵکانی تر بەهۆی ئەوەی کەوا مافی ئەم پێشەل کراوە. بۆیە ئەگەر هەر سێکتەرێکی تر بگریت ئەبینیت هەم مافی خوراوە و هەمیش لە ناچارێ مافی خەڵک ئەخوات. هەر لەسەرم بابی بینە بابە کۆمەڵایەتێکەوە. بەڵێ بێگومان شەقام بە قەرەباڵغیەوە جوانە، بە تایبەتی بازارە کوردەواری و هەم بازارە شەعبیەکان جوانتر نییە کە بازارەکە بەو شێوەیە کە ئێستا هەیە بمێنێتەوە یاخود تۆزێ مۆدێرنترینکەن. ینی بۆ نمونە چیتە بازاڕی ڕەحیماوە بەو شێوەیە جوانە، خەڵک فێری ئەو جۆرە بازاڕی کرد نەبووە. ئەگەر تۆزێ ئەو هەموو عەرەبانەی ڕێک بخەیتەوە
لە خۆتۆ دڵت پێی ناکرێتەوە لە بەرەوەی لە مناڵەوە فێر بوویتە بەو ژینگەیە تێپەڕی چەندێک گرینگە هەر هەنێ بازار هەیە بەو شێوەیە بمێنێتەوە. بەڵێ من لە ڕاستیدا پێم وانێ بەو شێوازە بێ ئەگەر شوێنێکی مۆدێرنتر و جوانتری بۆ دابدرێ تەسەوری من وایە زۆر خۆشتر و ڕێکتر و جوانتر ئەبێت. ئەو شوێنانە بڕاستە شوێنێکی شعبیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەتواندرێت بە مۆدێرنتر و زۆر بە جوانتر کابینین لە وڵاتانی دەورو بەرماندان بۆ نمونە لە ئێرانە لە تورکایە چەندان بازاری شعبی دروستکراون و زۆر بە شێوازێکی مۆدێرن و جوانتر. هەر خۆمان وەکو بینیمان لە تەوێڵۆ بیارە ئەگەر ببینی کۆمەڵە ڕیزێک دوکان دروست کراوە هەمویان بە شێوازێکی زۆر جوان هەر هەمان تام و چێژی کۆنت پێ ئەبەخشێ بەڵام بە شێوازێکی هەندەسی و جوانتر مافی خەڵکیش کەمتر پێشێل ئەکا وەک لە ئەمەی کە ئێستا هەیە. ئەگەر تۆ باسی بازارە ڕەحیماوت کرد ئەگەر تۆ بتەوێت بە بازارە ڕەحیماوەیە بە سەیارە هاتوچۆ بکەی باوەڕ بکە لەگەر ڕێزم بۆ هەموو خاوەن عەرەبانەکان لە ڕەحیماوە ڕێزی تایبەتم بۆیانەیە بەڵام بوونەتە هۆکاری ئەوەی کەوا بە تەواوەتی مافی ئۆتۆمبیلەکان خاوەن ئۆتۆمبیلەکان پێشێل بکەن چون کەوای لێ هاتووە بە جێگای پێدا ڕۆیشتنی یەک سارەش نابێتەوە. زۆر باشە با جەماعەتی زیاتر ڕووی بەوەی ئێمەوە نەیانگرێ هەمان نەبێ بە سەریانەوە بەڵام ئیدی هەنێ شەقام هەیە بۆ جوانکردنی شار دەبێ قەرەباڵغ و جوان بێ بۆ نمونە بەڵامتر ڕێگای ئۆتۆمبیل دابخرێ. هەندێک شەقامان هەیە لە کەرکووکشەوە خەریکە دروستە بێ بەڵام بە هیوام هەر شەقامەکە دابخەن و بێتە شەقامێکی ئێوارە. بابینەوە سەر مافەکەی خۆمان لە هەرێمی کوردستان و عێراقا بێگومان زۆر کات باس لە بابەتی ڕۆژنامەگەری دەکرێت زۆر کات پێشێل دەکرێت زۆر کات ناگاتە شوێنی خۆی چنێ گرینگە ئاگداری مافەکانی ڕۆژنامەگەریش بین ڕۆژنامە نووسان نەگیرێن بۆ نمونە دەست درێژی نەخرێتە سەریان دەنگەکەی بە ئازادی بگەێنێ ئەگەر بە ئازادی و لایەنگری تێدا بێ با بڕۆ لە دادگا سکاڵا بکە چنێ گرینگە ئەمە بگەێنرێتە فەرماگە حکوومیەکان و بگەێنرێتە ڕۆژنامە نووسانیش. بەدڵنیاییەوە ڕۆشنبیری یاسایی لە ڕووی ڕۆژنامە نووسیەوە زۆر زۆر گرنگە. یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان کە نە ڕۆژنامە نووسەکان بە تەواوەتی چوونەتە قوڵایی ئەم بابەتەوە و نە حکوومەتیش بە تەواوەتی گرنگی بە پاراستنی مافەکانی ڕۆژنامە نووسان دەدات. وەکو باسمان کرد هەمویان هەم مافخوران و هەموو مافی خەڵکیش دەخۆن. لێرە من ئەمەوێ ئەم پێشنیارە بە حکوومەتی عێراقی بکەم داوا ئەەکەم زۆرترین سیمینار و کۆڕ و وەرکشۆپ لەسەر پاراستنی مافەکانی ڕۆژنامە نووسان و نەبەزاندنی سنوور لەلایەن ڕۆژنامە نووسانەوە بەرامبەر بە هاوڵاتیان دروست بکات و ببێتە هۆی بڵاوکردنەوەی ئەو ڕۆشنبیری. بەڕاستی دروستبوونی سەقافەت لە هەموو وڵاتێکە سەرەتا یەکەم خۆتۆی لە ڕۆژنامە نووسانەوە دەست پێ ئەکات لە گەیاندنی ئەو زانیاریەوە دەست پێ ئەکات کە لەلایەن ڕۆژنامە نووسانەوە باس ئەکرێ بۆ هاوڵاتیان لە سۆشیال میدیایە یان لە تەلەڤیزیۆنەکانە یان لە هەر شوێنێکی تر کە باس ئەکرێت ڕۆژنامە نووسان یەکەم خەبەر یەکەم با بڵێن کەپسول یەکەم شەرارە کە لە بابەتێکەوە دەست پێ ئەکات ڕۆژنامە نووسانە. ڕۆژنامە نووس ئەتوانێت وڵاتێک بەرەو پێش ببات و ئەتوانێت وڵاتێک تێک بدات. ڕۆژنامە نووس ئەتوانێت زۆر کاری گەورە بکات کە ئەتوانێت زۆر کار بەڕاست بگەڕێنێت و ئەتوانێت زۆر کار بە غەڵەت بگەڕێنێتەوە بۆ خەڵک. بۆیە پێویستە زۆرترین وەرکشۆپی لەسەر بکرێت کە تا بتوانن هەم مافەکانی خۆیان بپارێزن و هەمیش تەجاوز نەکەن لەسەر مافی خەڵکی. زۆر باشە ئەم ماوەیە بێگومان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە تیڤیەکانمانە پشێوەیەکی زۆر هەبوو ئاڵۆزیەکی زۆر هەبوو باسە لەوە ناکەین بەڵام چەندێک گرینگە ئێمە ئاگداری مناڵەکانمانە ببین کە نەچنە ناو پشێویەوە باشە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە تەئسیر لە مناڵەکانمان نەکات بێگومان
لە ئێستا لە مناڵی 5 ساڵە مۆبایلی هەر پێ بای خۆی تۆ ڕۆژی دەبێت چارەگە ساعتێک هەر بیدێتێ ئاگداری هەنێ بابەت بێ یاخود مێشکی دوانەکەوێت لە بەرەوەی ئێمە لە جیهانێکی ڕۆبۆتیاین ئەگە مناڵەکە هەردووا بکەوێت قورسە بێت چونکی زۆر کات ئاگداری هەندێک بابەت نابێت چنێ گرینگە ئاگداری مناڵەکانمان بین لەو پشێویە تیان بگەێنین کە ئەمە بابەتێکی جیاوازە پەیوەست نییە بە ئێوە. بڵێ ئەمە گەر پۆلێنی بکەین پێک دێت لە دوو باش بەشێکیان واجبی حکوومەتە کە بتوانێت مافەکانی مناڵ بپارێزێ بەشێکیشان پەیوەندی بە خودی عایلەوە هەیە خودی دایک و باوکەوە هەیە کە بتوانن مناڵەکانیان پەروەردە بکەن لەسەر چ جۆرە ڕێگایەک. یەکەمیان ئەوە بوو کە حکوومەت پێویستە سانسۆر لەسەر کۆمەڵێک میدیا و لەسەر کۆمەڵێک بابەت و لەسەر کۆمەڵێک پەیج و لەسەر کۆمەڵێک سایت دابنێت بەوەی کەوا کەمتر بکەونە بەرچاو لەوەی کەوا مناڵ و هەرزەکارەکان ببینن بۆ نمونە دیمەنی شەڕاوی و دیمەنی خوێن و دیمەنی تونند و تیژی ئەمانە ئەبێت کەمترین کات مناڵ ببینێت چونکە خانەکانی مێشکی مناڵ زۆر حساس و زۆر بچووکن تەحملی ئەو جۆرە هەم ئازار و هەم چێژانە ناکەن کەوا ئەیبینێ لەو دیمەنانەیە. و لە بابەتی دووەمە وتمان بەشی دووەم کە پەیوەستە بە عایلەوە پێوەستە بە پەروەردەی ئەو عایلەوە کەوا مناڵەکەی تیا پەروەردە ئەکرێت ئەمە بەشێکی گرنگە ئەبێ دایک و باوک بە تەواوەتی خۆیان تەرخان بکەن هەرچەنە لەم سەردەمەیە کەمترین کات بۆ مناڵ دابین ئەکرێت بەڵام ئەبێت کاتێک دیاری بکرێت بۆ پەروەردەکردنی مناڵ و بۆ ئاگادارکردنەوە و ڕۆشنبیرکردنی تا بتوانێت مافەکانی خۆی بپارێزێ و بزانێت مافی ئەو چیەوە بزانێت کە مافی بەرامبەرەکەشی چێتان تا پێشێلی نەکات و خۆی لە قەرەی مافی خەڵکی نەدات. زۆر باشە بابینە سەر مافی ژنانیش بینە سەریان هیچ قسەیتیان نەکەین چونکی ئەوان هەر ئێمە مافوراوین وانە هەر سەبارەت بەم بابەتە دوو ڕۆژێک لەمە پێش هەواڵێک بڵاو بووە لە شاری کەلار کە حاڵەتێک ڕۆیدا بوو ئەجا خەڵکەکە ئەوەنە کردیبیانە کۆمیدیا باسییان لە جەوهەری ئیشەکە نەکرد تا ئەگەر بە مادەی 412 بگیرێت مادەی 412 لە سادانی عێراقی باز لەواکە ئەگەر دەستدرێژیت کردە سەر هەر کەسێک بووە کەم ئەندامبوونی کەسەکە جا بە بڕینەوە بێ بە پەنجە بێ بە دەست بێ بە قاز بێ بە شکانت بێ لە 15 ساڵ حکومەکەی کەمتر نابێت تۆ سەیریکە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ببۆ بابەتێکی کۆمیدیا جا بۆی ئاگداری بابەتە یاسایەکانی چەنێ ئێمە لەم ڕۆژەیە باس لە ڕۆشنبیری یاسایی ئەکەین تۆ وایە لە تووڕەبوونە لە حاڵەتێکدا ئاگدارت نیت کە چی ئەەکەی بەڵام دوای ئەوە کە پەشیمان دەبیتەوە سێرەکەی سرت نەکسپی بووە هەرتیاش چوو بۆی ئاگداری بابەتە یاسایەکان بن کە چەندێک لە بابەتی تووڕەبوون و لە بابەتی شەڕانی و زۆر بابەتی تر ئاگداری نیت دەبچیتە بەردەم حاکمەوەڵا جەنابی حاکم من ئاگدار نەبم دەی ئاگدار نەبووی بە خۆت لە 15 ساڵ لە سجنا بخەوە. زۆر باشە بابینە سەر مافی ژنان چەندێک گرینگە ئێمە مافەکانی ژنان بپارێزین و ژنانیش خۆیان مافەکانیان بپارێزن. بەدڵنیایەوە مافی ژنان یەکێکە لە مافە هەرە گرنگەکان لە کۆمەڵگای نێودەوڵەتیە بەڵام لە عێراقدا زۆربەی مافەکانیان پێشێل کراوە بەداخەوە وەکو چۆن مافی پیاوانیش پێشێل کراوە مافی مناڵیش پێشێل کراوە ئەوانیش بەشێکن لەو پێشێلکە بەشێکن لەو کەسانێکەوە مافەکانن پێشێل کراوە لەو چینە. بەڕاستی چینی ژنان لە وڵاتەیە لە زۆربەی کاتەکانە مافخوراون پێم وایە زیاتر بوونە بە قوربانی دەستی هەموو بەشەکانی تر بوونە بە قوربانی دەستی مناڵ بوونە بە قوربانی دەستی پیاو بوونە بە قوربانی دەستی حکوومەت بوونە بە قوربانی دەستی دام و دەستگاکان چەندان جۆر پێشەلکاری بەرامبەر بە مافەکانی ژنان دەکرێت لە وڵاتەیە. گەر لە یەک دوو نمونەی بچووکە باسی بکەین
ئافرەت لەم وڵاتەیە لە جیاتی یەک کار سێ کار ئەکات. زۆربەی ئافرەتانمان کاری دەرەوە ئەکەن کە لە دام و دەستگاکانە دامەزراون، دواتر دێنەوە کاری پاکردنەوەی ماڵ ئەکەن و سێمیان کاری پەروەردەکردنی مناڵەکەن. ئەمە سێ کاری سەرەکیەکەوە لە کۆمەڵگای ئێمە زۆر باوە، زۆربەی زۆری ئافرەتانمان بەو شێوەیە. بەدڵنیاییەوە مافەکانی ئافرەت زۆر گرینگە کە بپارێزرێ. کاتێک کە تۆ ئەتوانیت دایکێکی تەندروست پێشکەش بەم کۆمەڵگایە بکەی، ئەویش منداڵێکی تەندروست پێشکەش بەو کۆمەڵگایە ئەکات. کاتێک کە ئافرەتێکی هێمن لەم کۆمەڵگایە دروست ئەەکەی، ئەویش بەهێمنی لەگەڵ هاوڵاتیەکانی خۆیان لە دام و دەستگاکانە ڕنگدانەوەی ئەبێت لەگەڵ هاوڵاتیانە و بەهێمنی لەگەڵانە تەعامل ئەکات. بەڵام کە بە پێچەوانەوە دەی تۆ ئافرەتێکی ناخەژاو پێشکەش بەم کۆمەڵگای ئەەکەی، ئەویش بە هەمان شێوە لە دەربڕێنەکانیە کەم تەرخەنی پێوە دیار ئەبێت و ناتوانێت ئەوەی کە ئەو توانای کە هەیەی دەری ببڕێت و بتوانێت خزمەتی هاوڵاتیان بکات بە شێوەیەکی باشتر. بۆیە پاراستنی مافی ئافرەت لێرەیە ئەبێتە چەند بەشێکەوە. یەکەم کە تۆ مافی ئافرەتت پاراست، مناڵەکەت جوان پەروەردە ئەکرێ. دووەم، ماڵەکەت بە جوانی ئەمێنێتەوە، بە سەلیقەیەکی جوانتر و شێوازێکی جوانتر و پاکتر ئەمێنێتەوە. سێەم، لە پاڵ هێمنی ئافرەت و پێدانی مافەکانیە ئایلێکی جوان و خۆش و ڕێک دروست ئەبێت. بۆیە واتە کە کاتێک مافی ئافرەتت پاراست، وڵاتت بەرەو پێش بردووە و خۆشەویستیت بۆ ئەو کۆمەڵگایە دابین کردووە. دەسە خۆش بێ. نازانم لەگەڵ مایاننا وڵا هەندێک کات بەڵێ و هەندێک کات ناخیر. نابێگومان پاراستنی مافی ژنان هەر تۆ لە دایکی خۆتۆ بگرە، هەموو جار باس لەوە کراوە هیچ ژنێک نابێ بە دایکت. تۆ ڕێز لە دایکە بگرە، ئۆتۆماتیکی ڕێزلەوانی تر هەمووی دەگری. چونکی با نەبینەوە هاوکێشەی کە دەڵێن ژن نیوەی کۆمەڵگای و سەری لە نیوەکەی تری شێواندووە. نا، ژن نیوەی کۆمەڵگایە ئەتوانێت نیوەکەی تر جوانکە، ئەتوانێت بە هەمان شێوە، پیاویش بە هەمان شێوە. بەڵام دەتوانی لێک تێگەشتنێک هەبێت کە بۆەوەی ماڵێکی گەرم و ئاسوودەتە بێ، ئەو لە تێگەشتنەوەکات دەور و پشتی شت پریشکەکانی بەرەکەوێ، شەقام پریشکی بەرەکەوێ مناڵەکە. چونکی کە تۆ لە ماڵەوە ئارامی و پەروەردەیەکی جوان هەبوو، هەرەو مناڵ و پەروەردەیە دەچێتە سەر شەقام و قوتابخانە و فەرمانەکانیش. لە کۆتاییە من هیچم نەماوە. تۆ ئەگەر شتێک هەبێ باسمان لێوەی نەکرد بێ. بەڵێ، لە کۆتاییە من ئەڵێم مافەکانی مرۆڤ پێک هاتووە لە مافی دابینکردنی مافی یەک ڕەگەزی، با بڵێن کە یەکسانی، کە هیچ پیاو لەگەڵ ئافرەتە هیچ جیاوازیەکی نییە لە ڕووی مافەوە. باشە. قەومێک لەگەڵ نەتەوەیەک لەگەڵ نەتەوەیەکی ترا جیاوازی نییە، وڵاتێک لەگەڵ وڵاتێکی ترا جیاوازی نییە. بۆیە داوا ئەەکەم کە هەموو خەڵک ئەو ڕۆشنبیریەیان هەبێت کە پێویست ناکات تۆ خۆت لە کەسێکی تر بە گەورەتر بزانی لەبەر ئەوەی پیاوی، یان خۆت بە کەسێکی نزمتر بزانی لەبەرەوەی ئافرەتی، و خۆت بە کەمتر بزانی لەبەرەوەی کوردی، یان خۆت بە عەرەب بزانی، خۆت بە کەمتر بزانی لەبەرەوەی عەرەبی، یان هەر نەتەوەیەکی تری. بۆیە ئەم پاراستنی مافە، ئەم ئیعلانە بۆ ئەو کرا بۆ ئەوەی کەوا هەموو نەتەوەکان، ئاینەکان بە یەک چاوسێر بکرێن و بە یەک شێواز مامەڵیان لەگەڵدا بکرێت. زۆر سپاس. بەڕێز پەیڕۆ یاسین مافناس، خێر بێ. سپاس بۆ ئامادەبوونت.